دیمەنی شارێک لە نێو شاخدا و ناودارە بە باخە هەنارەکان ئیدی هەر کات وەرزی هەنارڕنین بێت لە شاری دەرکوشی پارێزگای ئیدلیب لە سووریا فیستیڤال بەڕێواچێ. ئەم شارۆچکەی پارێزگای ئیدلیبی سووریا سەرڕای باغداری و کشتوکاڵ لە سەردەمە کۆنەکانی چاوگی بازرگانی بووە. لە سووریا هەر ئەم شار و گوندانەی دەوروبەری دەرکوش بە هەنار بەناوبانگ نین، بەڵکو شاری ئەفرینیش. مەبەست لە نیشاندانی هەنارەکانیان سەرنج ڕاکێشانی خەڵکی نێوخۆ و دەرەوەشە. طبعا الهدف من المهرجان هو ئاماژ لە مەرەجانەکە چالاکردنی فرۆشتنی بەرەبوومی هەناری شاری دەرکوشی و گوندەکانێتی بۆ دروستکردنی بازار لە ناوەوە و هاوردەکردنی بۆ دەرەوە. چالاکی تریش لەلایەن خەڵکەوە بە ئەنجام گێنراوە. ئامادەبوونی خەڵک لەم سەردەمی کۆرۆنایە بەلای ڕێخەرانی فیستیڤالەکە کەمتر بووە لە چاو ساڵانی ڕابردوو، بەڵام هێشتا لایەن وایە فیستیڤالەکە سەرکەوتوو بووە. استطعنا هذا العام رغم العقبات الكبيرة أن سەرڕای بەربەست توانیمان چوارەمین فیستیڤاڵی هەنار بە ئەنجام بگەینین. هەندێک پێشەنگای تریش کرانەتەوە کەمی هاتنی خەڵکیش بەهۆی کۆرۆناوە بووە. شاری دەرکوش شارێکی دەریری باکووری خۆرئاوای سووریایە و بە خانوە کۆن و کەلەپوریەکان و پرد و قەڵای کۆن و نەخش و نیگارە شوێنەوارەکان ناسراوە. فیستیڤالەکە بە ناوی بەروبوومی هەنارەوەیە و لێ شوێنی نیشاندانی کاری دەست و کاری هونەریش بوو. حبيت أحضر مهرجان الرمان. هذا المهرجان حەزم کرد لە فستیڤاڵی هەنار لە دەرکۆش ئامادە بم، بەڵام ئەوەی کە زیاتر سەرنجی ڕاکێشام ئەو تابلۆ هونەریانە بوو کە باز لە ئازارەکانی خەڵکی سووریا دەکا. لە هەر کوێی دنیا جوتیارەکان چاویان لە بەروبوومی مەزرا و کێڵگەکانیانەوەیە. ئیدی ئەم هەنگاوەی خەڵکی شارێکی سووریا لەو دۆخەی وڵاتەکەی پیا تێپەڕەبێت بە هیوان ئاکامی باشی هەبێت.